ئەگەرچی هێشتا زانیاری و وردەکاری زیاتری ئەم سەودای سەدەیە بە تەواوەتی ئاشکرا نین، بەڵام سەرۆک ترامپ لە لێدوانەکانیدا دەخوازێت فەلەستینیەکان خۆشحاڵ بن بەو پرۆژەیە بۆ چارەسەرکردنی قەیرانی لە مێژینەی ئیسرائیل و فەلەستین. دەمەوێت ئەم سەودایە ببێتە سەودایەکی مەزن بۆ فەڵەستینیەکان، هەردەبێت ئاوەهاش بێت. ئەم ڕێکەوتنە دەرفەتێکی مێژوویە بۆ فەڵەستینیەکان تا بگەنە دەوڵەتێکی سەربەخۆی خۆیان. پاش 70 ساڵ لە بەرەو پێشوونێکی کەم دەشێت ئەمە دواترین دەرفەت بێ بۆیان، لەبەر ژمارەیەک هۆکار دواترینیانە. نەکەر ئێستا بەڵکو لە وەتایی سەرۆک ترامپ لە کۆشکی سپیە، سەرۆکوەزیری ئیسرائیل وەها ناودێری دەکا کە دەوڵەتی جوو هەرگیز دۆستێکی وەک سەرۆک ترامپی لە کۆشکی سپیدا نەبووە. یەکەم ئەم سەودای سەدا دەرفەتی سەدەی و ئێمە لە دەستی نادەین. بەڵام لە ڕامەڵڵا هەڵوێستەکان تەواو جیاوازن لەو گەشتبینیەی واشنگتن و تەلەڤیڤ هەیەیانە بەرامبەر ئەو پرۆژە چارەسەریە بۆ قەیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دەمەوێت بە هەردووشان بڵێم، بە ترامپ و بە نەتەنیاهۆ، قودس بۆ فرۆشتن نییە و هەموو مافەکانیشمان بۆ فرۆشتن و بۆ لە بەردانەواندن نین. ئەو سەودای پیلانگەڕیەتان تێناپەڕێت. ڕێبەرانی فەلەستینیەکان پیان وایە سەرۆک ترامپ لەم دۆسەیەدا هەر تەنها دۆستی ئیسرائیلە و ئەم پرۆژەی چارەسەریەش وەها پێناسە دەکەن کە بە مردووی لەدایک بووە. ئەم سەودایە لەسەر بنچینەی ڕەوایی نێونەتەوەی و یاسای نێونەتەوەی نییە. ئەمە بێ لەوەی هەرچیەک ئیسرائیل دەیەوێت پێی دراوە لەسەر حسابی گەلی فەڵەستین. ئێمە مافی خۆمان لە دەوڵەتێکی سربەخۆدا کە پایتەختەکەی قودس بێت و هەروەهاش مافی گەڕانەوەی پەنابەراندا دەبینین. لەگەڵ ئەم هەڵوێستانی فەلەستینیەکانیشدا، بەڵام هێشتا سەرۆک ترامپ گەشببینە بەوەی ڕۆژێک دێ فەلەستینیەکانیش لە ڕەهەندی مێژووی و گرنگی سیاسی ئەم سەودایە تێبگەن. ئێمە پێمان وایە لە کۆتاییدا پشتیوانی فەڵەستینیەکانمان دەبێت، ئیدی چاوەڕوانین و ئەگەریش نەکرا ئەوە ژیان هەر بەردەوام دەبێت. بەپێی ئەم سەودایی سەدا ناوچەی دۆڵی ئوردن دەدرێ بە ئیسرائیل. ئەم بڕگەیەش هەستی خۆشی و نیگەرانی لای دانیشتوانی ئەو ناوچەیە دروست کردووە. بۆ ئێمە زۆر باشە. هەموو ناوچەی دۆڵی ئوردن 80 کیلومتر درێژی دێتە سەر ئیسرائیل و ئیتر یاساکانی ئیسرائیل جێبەجێ دەکرێن و چیری لەشکر فەرمانڕەوا نابێت و هەر حکوومەت دەزانێت چۆن سەودا لەگەڵ خەڵکی سیڤیلدا بکات. ئێرە ناوچەیەکی ئارامە. هیچ کێشەیەکمان نییە، بەڵام ئێستا چاوەڕوانی دروستبوونی کێشە دەکەم، بە تایبەتی کاتێک ڕێگەر لێبگرن بچیتە ناو زەویەکەی خۆتەوە. بڕیاریان داوە هەموو شتێک برن، زەوی و ئاو و هەموو شتەکان هەمووی دەگۆڕدرێن. لە وەتای پەیماننامەی ئاشتی ئۆسلۆ لە ساڵی 1993دا مۆرکراوە، سەرۆکەکانی ئەمریکا هەوڵیان داوە بۆ سەودایەکی ئاشتیانە لە نێوان ئیسرائیلی و فەلەستینیەکاندا، بەڵام ئەو هەوڵانە سەریان نەگرتووە. لە مانگی 12 ساڵی 2017 کە سەرۆک ترامپ شاری ئۆرشەلیمی بە پایتەختی ئیسرائیل ناسان، فەلەستینیەکان هیچ سەر و سەودایەکیان لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ترامپدا نەکردووە.